لەسەر ناردنی 120 ملیاری هەرێمی کوردستان وەساوەتەوە تا ئەم ساتەی کە گفتوگۆکەین بە هیچ شێوەیەک 120 ملیارەکەیان نەناردووە. ڕاستە تەنانەت بە دوواداچوونمان کرد ئێمە لە بانکی ناوەندی سلێمانی بۆ نمونە بێت 48 ملیار بنێرێ وتیان حازرە چاوەڕێ ئەمری. طبعاً سلێمانی هەی بێ هەولێریش بە دڵنیاییەوە 72 ملیاری هەیە، زۆنی 148 دەبێ بدا، زۆنی هەولێر و دۆک ئەبێ 72 ملیار بدا. ئەگەر هەتاوەکو یەکشەممە ئەو پەڕی دووشەممە بیدەن لە 5 ڕۆژە موچەکە دێت، ئەگەر نا موچەی مانگی دا ئەکرێت لە ساڵی ئایندەوە. بۆیە پارە حازرە لە بەردەم بەرپرسیارەتیان ئەمانە بۆ ئەوەی پێش سەری ساڵ موچەیەک بێت، موچەی مانگی دا ئەبێ بینێت. سەبارەت بە موچەی مانگی 11 و 12 بەداخەوە بچووکترین ئەگەری نیە. بۆ بەپێی ئیتیفاقێک کە لە 25 نۆ کراوە، 25 نۆ هەموو مانگێک نەوت بەردەوامە بێت، هەموو مانگێک ئەمان یەک داهاتە دەن، ئەو یەک موچەیە نێرێ بەمەرجێ پێشەکی موچەیەک بدەن 27 مانگ بەمەش. هەتاوەکو 27 12 ئەمان 3 مانگ نەوتیان داوە، 4 جار داهاتی ناوخۆیان ناردووە، 4 موچە هاتووە کە موچەی مانگی 7 و 8 و 9 و 10 ئەکا. بۆیە ئەمان خۆیان ئیتیفاقیان کردووە. ئێستا بەرپرسیارەتی موچەی مانگی 11 و 12 لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانایە. بۆ ئەم دوو موچە تەخیر بووە، هی پێش هەناردەکردنی نەوتەکەڵەکە بووە. واتە لە 27 نۆوە کە نەوت هەناردەکراوە، ئەگەر موچەی ئەم مانگە بێت، لەم 3 مانگە 4 موچە هاتووە لە عێراقەوە، لە 3 مانگە 4 موچە هاتووە لە عێراقەوە. حسێبی کەن لە 27 نۆ بۆ ئێستا ئەمان 3 مانگ نەوتیان.